کاک حاجی کاروان لە فراکسیۆن یەکگرتو وەرەقەیەکتان پێ بوو ئەو وەرەقەیە چی تێدا بوو باسان لەچی دەکرێت بەناوی خوای بەخشەندە ئێمە لەگەڵ کاک حاجی کاروان مناقەشەی چەند خاڵێکمان دەکرد ئەم چەند خاڵە ئێمە مناقەشەمان دەکرد بێکەوە خاڵ یەکەمیان پەرلەمان دانیشتەکانی خۆی لەسەر پرسی پەیڕەوی ناوخۆ بگرێت و دەرخانی بکات بۆ قەیرانەکان و دانیشتنی حکوومەت و وەزیرەکان هەر ئەمڕۆژ لەسەر ئەو ئەساسە بوو و لەسەر ئەساسی ئەم خاڵە بوو ئێمە چەند پەرلەمانتاریی فراکسیۆنی یەکگرتو بایکۆتی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانمان کرد تەنها ئەمڕۆ بایکۆتی هۆڵی کۆبوونەوەمان کرد و بەڵام لە کۆبوونەوەکانی تر ئێمە ئیلتیزام دەکەن و دەچینەوە ناو کۆبوونەوەکان خاڵی دوم حکوومەت بە زووترین کاتۆکاری دواکەوتنی موچە بۆ پەرلەمان دیاری بکات و چارەسەریشی بۆ دابنێ و پەرلەمان پەسەندی بکاتن تا ئێستا لای پەرلەمانتاران و لای پەرلەمان هۆکاری دواکەوتنی موچەوە بۆ ماوەی 3 مانگ دەخایەنێتن کەوا خەڵکەم ڕژانی سەر شەقام ئەمەش وەکو پاڵپشتێک وەکو هاودێنگ دەمانەوێت حکوومەت ئەم هۆکاران ڕوونکاتەوە و ڕێگە چارەشی بۆ دانەوێت لە پەرلەمانیشەوە پەسەند بکرێت خاڵی چارەم پەسەندکردنی پرۆژە بڕیاری لێپرسینەوە لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران بەغیابی کە ئەوەش پرۆژە بڕیارێکە کۆمەڵێک پەرلەمانتار دوێنێ واژویان کردووە و ئاراستەی سەرۆکاتی پەرلەمان کرێ ئێمە دەمانوێت پەرلەمان هەرچی زوو ئەم پرۆژە بڕیارە واژۆ بکات چوارەمیان پێویستە لایەنە سیاسیەکان بە زووترین کات بگەنە ڕێککەوتن لەسەر کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەر ناپەرلەمان پرسەکە یەکلایی بکاتەوە ینی ماوەیەک دیاری دەکرێت ناکرێت ئەم هەموو کۆبوونەوە بکرێت و لایەنە سیاسیەکان لەگەونە ئەنجامێک ئەوە نەک تەنها ڕێی من و کاک حاجی کاروان بە یان فراکسیۆن یەکگرتو بێت استیشارە بە هەموو ئەندامانی ئەم ئەو چەند ئەندام پەرلەمانێک کە ئەمڕۆمانیان گرتووە بەراویش لەگەڵ هەمومان و ڕاو بۆ چوونی هەر هەمومانەوە تێڕوانینی ئێمە بۆ ئەم پرسە لەم کاتەدا بەڵێ کاک زانا ئەگەر بکرێ بێت ئێرە زانا عەبدوڕەحمان لە فراکسیۆنی سەوز لێرە